زۆر بەتاکید طبعاً يعني یەک لەوانە کە مەسەلەن دکتۆر بڵند چچک لە وڵاتی تورکیا سەردانی کردیە و لەو مؤتەمەرە بەشدارە و حتا تۆکیشی هەیەواتە پرزنتیشن دەکاتن کە من خۆم لە ژێردەستیوی فێری رادیو فرکوێنسی ئەبلێشن بوومە لۆیە بەتاکیدی ئەم لوتکەیە زۆر بە ئیستفادەیە بە هیوای سەرکەوتن طبعاً. ئەم لوتکەیە طبعاً هەموو وڵاتەکانی دەوروبەری خڕ کردەوە توانی لە بابەتێکی زۆر هەستیار و بابەتێکی زۆر گرنگ کە زۆربەی خەڵک پێوەی دەناڵێنی ئەویش کە لە نەخۆشیەکانی ڕژێنی دەرەقی کە هەموو اختصاسەکان لە خۆیەوە گرت واتە بە تەشخیص و عیلاج و جەراحەکان کە دەتوانرێت بە هەموویەوە بە هاوکاری و بە هەمانگی بتانین چارەسەری ئەم نەخۆشیە بکەین. بەتاکید چونکە وەکو باسمان کرد ئەم نەخۆشیە زۆر باوە لە ناو خەڵک ئەمەش یعنی وا دەکاتن بە هەماهەنگی و یعنی بە زانینی زانیاری نوێ و سەردەمیانە بتواندرێ ئەم نەخۆشیانە چارەسەر بکرێت. هیوادارم ئەم جۆرە لوتکانە بەردەوام بێ نەک هەر لە بواری بابرێن غودەی دەرەقی تەنانەت لە زۆر بواری تر مەسەلەن بۆ نمونە لە نەخۆشی گرێکانی مەمک یا ئافرەتان کە ئەمەش زۆر باوە بە هیوای ئەوەی کەوا لوتکەی داهاتوو لەسەر برێست کانسەر بێت.